ئەوەی حکوومەتی هەرێم کردوێتی لەگەڵ هێزە ئەمنیەکان ڕاستی نەکردووە و ناوی ئەوان تا ئێستا لیستی موچەکانیان ڕەوانەی وەزارەتی دارایی عێراق نەکراوە. ئەگەر حکوومەتی هەرێم لیستەکان نەنێرێ ئەوە مانگی پێنجیش موچەی مەدەنی هات، موچەی سەربازی نەهات، بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان تێبگا لەوەی موچە بە لیستی ناوەدرێ، لیستی ناویش ئەبێ وردبینی بکرێ، هەر نامستەحەقێ لە ناو لیستەکانە هەبێ دەبێ لا ببرێ و هەر خەڵکێکە مستحق نەبێ و خەڵکی هەرێمی کوردستان نەبێ نابێ لە ناو لیستی هێزی ئەمنیا بێ و ئەو دووبارە و چەند بارەی کە هەیە دەبێ لابرێ و ئەو دانان و لابردنەی ڕۆژانە و هەفتانە و مانگانە بە کەیفی خۆیان لە لیستی هێزە ئەمنیەکان دەیکەن، ئەمە دەبێن نەمێنێ. حکوومەتی هەرێم بۆیە ئەم لیستانە نانێرێ، چونکە هەموو ڕۆژێ دەستکاری لیستی هێزی ئەمنیەکە بە کەیفی خۆی خەڵک تەعینەکە و بە کەیفی خۆشی لایەدا بە کەیفی خۆشی خانە نشینێکە.